پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی پایانی دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقال الذي آمن يا قوم اتبعون يهدكم سبيل الرشاد. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. من عمل سيئة فلا يجزى ومن عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فأولئك يدخلون الجنة يرزقون فيها بغير حساب. ويا قوم ما لي أدعوكم إلى النجاة وتدعونني إلى النار. تدعونني لأكفر بالله وأشرك به ما ليس لي به علم وأنا أدعوكم إلى العزيز الغفار. صدق الله العظيم. بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان خوشويستان بنران بسراني برنامي بيامي دلان. سلام ورحمة ومهرباني رب العالمين تان لسر بيت وسپاس بو خواي پروردگار او زارش بأيوي بريزو خوشويست لألقو تورو بابتو باسي چينوه بأيوي خوشويست گيشت موا. تورو بابتو باسي او برنامي من تايبتا بتاوليكري. آیا بزانین چاولێکەری پێناسەیەکی دیاریکرا و تایبەتی هەیە؟ و ئایا بزانین ئاەتەکانی قورئانی پیرۆز چۆن باسییان لە چاولێکەری کردووە و فەرمایشتە ڕاست و سەحیحەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سنەتی سەروەرمان صلی الله عليه وسلم چۆن هەڵس و کەوتی لەگەڵ چاولێکەری کردووە. و ئایا بزانین کاریگەریەکانی چاولێکەری بە شێوەیەکی گشتی لەسەر تاک و کۆمەلگا چۆنە و بە چ شێوازێک دەبێت و لە دوازار ئایا هەموو چاولێکەریەک خراپ و مەذمومە یاخود شێوازەکەی چۆنە و کۆمەڵێک پرسیاری تر لەو بەرنامەیە جێبیستی دەبن و وەڵامەکانیش لەلایەن مامۆستایانی بەڕێز دەدرێنەوە بە پشتیوانی خوای پەروەردیگار. بۆی بە مامۆستایانی بەڕێز دەڵێم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه. عليكم السلام ورحمة الله سەرەتا وبركاته. لە جەنابی دکتۆر سامیەوە دەست پێ بکەم، ئایا چاولێکەری پێناسەیەکی دیاریکرا و تایبەتی هەیە و چی دەگەیەنێت؟ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. آمين. آمين. بەڵێ بابەتی چاولێکەری یان لاساییکردنەوە تعریف و پێناسەی بۆ کراوە.
لە ڕووی زمانەوانیەوە کەلیمەی با بڵێن چاولێکەری ئەگەر عەرەبیەکە وەربگرین بە معنە تەقلید دەهێ، وهروەها وشەیەکی نزیکیش هەیە لە سونەیە کە لە بۆی بەکار هاتووە وشەی ئیممەعە. بەنسبەت تەقلید مەزدەرە چاوگە لە بۆ قەلەدە تەقلیدەن بە چەند معنایە کاتووە لە زمانی عەرەبی. یەک لە ماناکانی بە معنە ئیحاتە و دەورەدانە، بۆیە بە خەناوکەی دەڵێن قیلادە لەبەرەوەی دەورەی ملی ئەداتن. ئەو کەسەی کە مقەلیدە کە ئەنەما بە لاساییکردنەوەکە دەورەی خۆی داوە، یان دەورەی عەقل و معریفەتی خۆی داوە. خوای گەورە فەرمێ لەهو مەقالید السەماواتی والأرض. ئەسفەهانیە فەرمێ یعنی ئیحاتەدان بە ئاسمانەکان و زەوی لەلایەن خوایە سوبحانەه وتعالە. جا هەندێکیش بە معنە مەفاتیح لێکە دەنەوە، ئەمەشان هەر ئەتوانین تێکەلشێشێکی بکەین لەگەر معنە لوغەویەکە کە مقەلید یعنی کلیلەی عەقلی خۆی دێخیتە بەردەستی کەسانێکی تر، بیر ناکاتەوە، تەفەکوور ناکە. و معنایەکی تری بە معنە ئیلزامە، ینی پەیوەست بوون، قەلەدەه الئەمر یعنی ئەلزەمەه، وەک بڵێن ئەو کەسەی کە لاسای ئەکرێتەوە، کەسی لاساکەرەوەکەی پەیوەست کردیە بەو بیرکردنەوەی کە ئەو هەیەی. معنایەکی تر بە معنە محاکاتە کەوە هەر خۆی بە معنە لاسایکردنەوەیە، لاسایکردنەوەی غەیر بەبێ بەڵگە بەبێ دەلیل. ئەمە وشەی با برێن تەقلید لە ڕووی زمانەوانیەوە. و لە ڕووی ئیستلاح و با بڵێن لە لای فوقەها ئەگەر چی با بڵێن زانایانی ئەهلی فقه و ئوسولی فقه باسی تەقلید دەکەن، و زانایانی ئیجتیماع و کۆمەڵ ناسیش و دەروون ناسیش باسی لێوە ئەکەن. ئیمامی جورجانی ڕەحمەتی خوای لێبێت تقریباً تعریفێکی کردووە، وەک بڵێن هەردوو جانبی تا ئەندازەیەک پێکەوە گرێداوە. ئەڵێ تەقلید بریتیە لە عبارة عن اتباع الإنسان غيره فيما يقول أو يفعل من غير دليل ولا حجة، يعني أو عبارة عن قبول قول الغير من غير حجة ولا دليل. أما آخر ما تعريفك أصولية أو يتر نوعا ما تعريفك اجتماعية كوملا ناسي أويك لروجاري إستا كباس لتساوليكري أكري واقعي زياتر فكري إنسان تبادر أكالبو بابەتە کۆمەڵ ناسیەکە و معنایەکی فراوانتر ئەگەیەنی. جا ئەگەر بەنسبەت تاکێکی موسڵمان یعنی وەربگرین، لاساییکردنەوە و چاولێکەری واتە ئینسانی موسڵمان لاسایی غەیری موسڵمان بکاتەوە لە هەموو لایەنەکانی ژیان، لە سلوک، لە عادەت و تەقالید، هەتا لە سیاسەت، لە ئیقتصاد و ئابووری ناسیە، لە فەن و هونەرە، لە بابەتی با بڵێن کۆمەڵایەتیە، لە جەژنەکانە، لە هەموو ئەو لایەنانە کە ئینسانی موسڵمان لاساییەوە کاتەوە بەبێ ڕەچاوکردنی شەریعەتی خوا، منهەجی خوا سوبحانەه وتعالە، بەبێ ڕەچاوکردنی ئەخلاقی فاضیلی ئیسلام، ئەوە پێی دەگوترێ لاساییکردنەوە. تقریبا زیاتر دەتوانین بڵێن لاساییکردنەوەیەکی کوێرانە. وەکو تەقسیم و دابەشکاری بەڵێ زانایان هەم لە ئوسولی فقه دابەشیان کردو بە پێی لایەنە کۆمەڵ ناسیەکەش هەر تەقسیمی کراوە. ئێمە توانین زیاتر قسە لەسەر ئەوە بکەین. دوو جۆری لاساییکردنەوەمان هەیە. لاساییکردنەوەیە کە مەذمومە، زەمکراوە و جائز نییە، ئەوەیە کە ئینسانی موسڵمان لاسایی غەیری خۆی بکاتەوە کوێرانە، بەبێ عیلم، بەبێ معریفەت، بەبێ ئەوەی کە بزانی تا چەندە ئەم لاساییکردنەوەیە گونجاوە لەگەر شەرعە. ئەم جۆرە لاساییکردنەوەی طبعاً ئەمە جائز نییە، وەکەوەی کە ئینسانی موسڵمان لە لیباسە لاسایی کوفر بکاتەوە، لە پرچاکردن و حەلاق و سەرتاشخانەیە کە ئەبینین، لە مەسەلەی مناسبە و بۆنەکانە، لە حەفەلات و لە مناسبەی ژنگواستنەوە. ئیدی لەو بابەتانە کە بەداخەوە ئێستا گەلێک زۆر بووە، خەڵکەکە خۆی پێ موسڵمانە والحەمدولله شار موسڵمانیشە، بەڵام بیر لەم جانیبە ناکاتەوە، کوێرانە بەناویەوەی کە غەڕب یعنی چییە وڵات تەقەدومی هەیە و پێشکەوتووە، ئیدی لاسای ئەکاتەوە. جا لەم جانیبە خراپە بەڕاستی زۆر خراپە کە لاسای ئەوان بکەینەوە. خۆ ئەگەر جانیبەکەی تر وەربگرین لە ڕووی تەکنۆلۆژیا، لە ڕووی عیلمەوە،
لروي بيشكوتن وصنعته ولا روي إبداعه جاي خويتي أما أتوان برين محاكاتك عن دليلة أما آسايا بلام شاعر منهم أخذنا العود والسجارة وما علمنا ننتج السيارة لوان عود من ورقرتيه وزقر خواردن ونيرقل وشيو عرق ومشروب وأنبابتانا يعني أو رقص السماء بناوي فنوا أو ما اللي ورقرتون بلام تايستا ناتوان إنتاجي سياريك بكين كتشيل لإنتاجي سيارة جاي خويتي لا سايبكي وشونك الحكمة ضالة المؤمن أن وجدها فهو أحق بها. خب هذا داتو برز جنابي دكتور سامي برز ما مستا رزقار لي بيراوا برسياري أولا جنابت بكم آية لجير روشناي آية تكاني قرآني بيروس تيمان دز دكويت لتساولي كريو لا ساي كردنوا. بسم الله وحده والصلاة والسلام على من لا نبي بعد. هلبت يكلا مقصد مبستكاني شريعتي خواه سبحانه وتعالى لبو مروفايتي نيوهم بيغمبران عليهم الصلاة والسلام يشكل وانا بارزقاري كردنا لا عقل أو بارزقاري كردنا لا عقل بدو لا ين بارزقاري لي أكا لا ين يتشان بهرشتك أو عقل برو بيش ببا وزيادي بكا أو قرنجي بي أدا وأوشي كاريقري لسر عقل دروس أكا بديوي أويك خرابكاني ليلا بدا بودو لانا أيوي عقل بباريزي لبور منا عقل برتسك أكا بمعناي علمو معناي فيربون اقرأ باسم ربك الذي خلق وهروها قرآن بانقشي مروفكان أكا وعقلكان أكا لبو أوي ببردوان بير بكنوا لقرآن أفلا تعقلون استفهامك لبو توبيخو يعني لبو روشين كردني لبرتبير ناكاتوا فلا تتفكرون ليدبروا أو أنا هم متسأكا أو عقل بقرديخي لبوي أو عقل إيش بكا بهمان حالة ولا مجتمع لكم القاءكا كريزي عقل ريزي علم بقري يعني أو كاتيك أخوي جوري سبحانه وتعالى فالمي يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات هاني مجتمع عدا أبي ريزي علمه والريزي أودي وعقلية بقريت بهمان حالة أو شتيك فكري سلامة أباريزي وريتشي ديخي أفرمي دبي أقاداري بي بواتاي أوي بدوان نكوتني حتى ظن قمانيش سنشي أفرمي ولا تقف ما ليس لك به علم كأوا بحقيقة يعني كاريجري لشوازي بيركدنوي مروفكيا أو أنا لجانبي وجود هبونا بهمان حالة لجانبي عدم إسخوي يوري سبحانه وتعالى لبرتسي مادي هوجبري لسر مروفكان حرام كرديا لبروي أبيته هوكاري تيقداني عقل وحتى حدي شيك لبو دانايا لبو أوي كمروفكا بدستي خوي نبيته هوكاري أويك عقلي خوي ويران بكا بهمان حالة قدغ كردني تقليد تساولي كري تشيرانا أو جانبك لويك عقل أباريزي للاني نبونوا كأبي مروف أقاداري بي بويا كاتي كتمشاك إلى قرآن حالتك من لبو باز أكال لتقليد تساولي كريتشي زمكرا وخراب كقرآن سورة كاني باز أكا أفرمي وإذا قيل لهم اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما ألفينا عليه آباءنا طبعا أو ديوا كقرآن باسي أكا حجزشي زور ناريك كأوان بدسي أقرن لبروي أقب الريار بي تساولي كري كردن تساولي كري باو بابيران بي أقريتو لاي آدم عليه السلام آدم لبو من دالكاني وبهمان حالة لبو نوكاني بدينداري هاتي تخواري حجزك أو كاتي أبي استا أوان ديوي دينداريان كرتبا بلام غيري أو دينداري أقري أجألي بدواي يعني باو بابيران مكوتوم براسي حجزشي لزي خوينيك أو أيلي بهمان حالة خواهي جوري سبحانه وتعالى لو ديوشو زمي أكا كبراسي أو تساولي كردنيشي خرابة كمروف أنزامي أدائيكا وتقليد تساولي كردني كساني دا صلاة دارو أوانيك جورن كخواهي جوري سبحانه وتعالى لقيامة زي كسانك أداء ألين إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلون السبيل أو إطاعوا جرالي كردنا إطاعوا جرالي كردنا تشيرانيا كمروفي إيمان دارو بروادار أبي خويلوا لا بدات وهروها تقليدي كساني مشركو بباور لعقيدة ولدين دا أبي بتايبد لو زانبا زور مروفي إيمان دار آقادار بي قالوا بل وجدنا آباءنا كذلك يفعلون
يعني ئەو فعلە ئینسان ئەبی وازی لێبینی و خۆی لێ دوور بێخیتەوە. لە هەمان حاڵەت تەقلیدێکمان هەیە چاولێکەریەکی یعنی باشە چاکە ئەویش لە ڕێی عولەماوە کە لە بۆی ئەڕوا ئەوانەی کە بە دەلیل و حجەوە کە ئەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کنتم لا تعلمون. بۆیە لە کۆتایی لە دیوی زەمی تەقلید لە قورئاندا خوای گەورە سبحانه وتعالى تعطیل و پەکهێخستنی عەقلی ڕێگە پێ نەدایە لە قورئان ئەو لەو کانە ئاباؤهم لا يعلمون شيئا ولا يهتدون. و هەروەها مرۆڤ بەهۆی تەقلیدەوە ئەکەویتە گومڕایی کە ئەفەرمێ ئینەهم ئەلفەو ئاباءهم ضالین فهم على آثارهم يهرعون لەسەر شوێنەواریوان کە نەتیجەکە گومڕاییە. و هەروەها لە قیامەتیشی حجەی نامینێ وقفوهم إنهم مسؤولون چ حجەکەیە. بۆیە لە کۆتاییەکە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئان ئەوە تەئکید ئەکاتەوە کە وەکو تاک بەرپرسیارە لەو ئیختیارەی خۆی کە هەری ئەبژێری هیچ کات بەهۆی تەقلید و چاولێکەری چاوپۆشی لێ ناکرێت لە قیامەت کە ئەبەنابە لە دنیادا ئەنجامیدا بە. بۆیە ئەفەرمێ كل نفس بما كسبت رهينة. لۆی مرۆڤ حجە نەینیتەوە بڵێ ئەمن تەقلیدی فلان و علانم کرد لۆی ئێستا مەسیرەکەم بەو شێوازە خوا پاداش داتەوە یاخوا بەڕێز جەنابی مامۆستا ڕزگار. بەڕێز دکتۆر خالید گەردی لە سنەت و سیرەتی رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەر عليه الصلاة والسلام چۆن مامەڵەی لەگەڵ تەقلید و چاولێکەری و لاساییکردنەوەی کردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. دیارە هەر کە باز لە کەلیمەی تەقلید دەکرێت ئەگەر هەر تەماشا و شەکەی بکەی وشەیەکی باش نییە، یعنی ئەتوو لە خۆت ئیبداع ناکەی، خۆت شتێکی دابهێنی خەڵک چاود لێ بکە، ئەتوو چاو لە شتی خەڵک دەکەی. لێ دەبینی لە زۆربەی ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەم کرایە، نەک بڵێن مەدەح کرابی. چونکە تەقلید شتێکی باش نییە، وڵاتر وایە ئینسان بتوانی بگاتە ئاستێک کەوا ئەو بتوانی شتی نوێ بینیتە کایەوە، شتی جوانتردا بهێنی و چاک بکات، نەک هەر چاوی لە دەستی خەڵک بی و ئیشی خەڵک دووبارە بکاتەوە ئەو زۆرە شتانە ئەنجام بدا. ماعەدا ئەوە نەبێ هەندێک تەقلید هەیە مەسەلەن بە فائیدەیە منفعەتە، منفعەتەکەشی ئیستیمڕاریەتی هەیە، ئەوە مانعێکی نییە. گەنا بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە صحیحین هاتیە فەرمووی لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر ذراعا بذراع حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه. سبحان الله. قالوا يا رسول الله اليهود والنصارى قال فمن الناس إلا أولئك. فرموي إيوه إذا أو حديثة بسنن دخندريته بسننش دخندريته بمعنى السنن يعني طريقي واضح والرون سنش بمعنى أو السنن الذين من قبلكم بهردو معناه هاتيه بس أجر أصولي بكار يعني أهل حديث من بس يعني أقوال وأفعال بيغمرة صلى الله عليه وسلم. زاو فرموي إيه ودكونا دو أو ريسكي أواني بيشخوتان بيست ببيست وقس بقس، يعني حتى فرموي أجرتونا ناو كوني بزن مش أنجو هرب دوان دكون خود زانن بي وناسن بس هرب دوان دا دكون. فرمي يا رسول الله ما بست في زولكو مسيحيا كان فرمي لوان زياتر شيء لوان زياد كواتا ليرة باز لموضوع تقليد كذا كريتو بس بدوان دكوي، يعني كوني بزن مش هندا قورانية إنساني بيو بسي بس كناية لبني أوي يعني أتو دزاني أوش تخرابة هردسي تقليدي شي دكي دزاني باجنية هردسي تقليدي دكي بس لو خاطري وي بيضرب مثلا أو شوين كوتي أوان بو وكبري خوي بكسيشي روشن بيرو مسقف وتيجي نشان دا كعلى أساس تقليدي أو زورة كسانة دكاتو وقنا حتى حديثي بيغمبري صلى الله عليه وسلم كفرموي لا تكونوا إمعة إن أحسن الناس أحسننا وإن أساءوا أسأنا. بيغمبر فرمي صلى الله عليه وسلم ملينا ملقا خلشين أجر باش ينكر باشي دكن أجر خراب ينكر خرابي دكن ولكن وطنوا أنفسكم يوقوتان ولا لا رابين إن أحسن أحسنوا وإن أساءوا فلا تسيئوا. أجر باش ينكر شاويان ليبكر لقال يامن بلا ما أجر خراب ينكر نكن بدويان كون لدويان دانرون أم ليس سيرم بيد زور جاري واحد مثلا بو بينا أفرت يجزل شيء تسكي لبركة يعني بيراوة شيء باجنا برند لبركة يعني جسمي خوي عزيته دابة معناه كلمة ربما تشي خوي نخوشيش دكاتن قرفتش لو خوي دروس دكا هر تشاوي لي دكا لقروي منظرك خوي عقليا فكري لي بكو خوشتيش باجنية يعني وكبري تقليد شويراني يعني أو زلك ناشرنا لبركة أو تسكو تريسكا لبركة أو برندا لبركة لو أنا قبر بيتو ضايع بيشتيشي لدي يعني هر تقليدك أو يعني أما سبحان الله تماشا ذاك دائما خلق حزي لإشي تساولي كريه
يعني چاولێکەری لە ئیسلامەتیدا ئەوە باش نیە من تەشەبه بقوم فهو منهم دەکەوتە بابی ئەوانەوە یعنی حتى وای لێ هاتیە تەقلیدەکە و خۆ پێچواندنەکە ئەوەندە زۆر بووە تەسەوور کە پیا و خۆ کاتە ژن خۆ دەکاتە پێ کەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لعن الرجل يلبس لبسة المرأة ولعن المرأة تلبس لبسة الرجل يعني لعنتي کرد بەس ئەوەی جلک و بەرجی خۆی بە ژنان دەسوێنی یان ژنێک جل و بەرجی خۆی بەهی پیاوان دەسوێنی نابی منطقی نییە یعنی ئێستا تۆ ڕۆ لەو ڕۆژگاری ئەو ڕۆکەدا تەقلید بکەیت بزان یەک نمونە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکە لە زەنجی ئوحود کافرەکان یەک شتیان کرد تەسەڕوفی ناشرین بەرامبەر بە موسڵمانان کەفویان بڕین گوێیان بڕین زجیان دڕاندن حتى خەناوکەیان دروست کردبوو لە گوێی موسڵمانان لە ملیان کرد ئافرەتەکانیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی قەسەم بەخوا لە زەنگێکی دیکە بەسەریان دازاڵ بم دەبی 30 کەسیان ئەوها لێ بکەم يعني تمثيليان كم بارچەیان بکەم و تۆڵەیان لێ بکەمەوە خوای گەورە یەکسەر فەرمووی هو تەقلیدی کوفارە کۆ چاولەوان دەکەی یعنی خەریک بوو لەو عاتیفە و لەو وەزعی کە پێغەمبەر دیتی صلی الله عليه وسلم تەأسیری لێ کرد فەرمووی ئەوهایان تۆڵە لێ دەکەم و خوای گەورە فەرمووی لەیسە لەکە من الأمر شيء أو يتوب عليهم أو يعذبهم فإنهم ظالمون ئەو لۆ دنیا وا بکەی ئەوە ئیشی دنیا ئەو تەقلیدی وان بکەی ئەوان شتێکیان کرد خراپەیان کرد نمونەی ناشرینیان نیشاندا گرفتێکی گەورەیان لۆ خۆیان ساز کرد مێژوویەکی خراپیان لۆ خۆیان تۆمار کرد و کولەوە چاویان لێ دەکەی ئەو ئیشە ئیشی تو نییە حتى لە جەنگ و قیتال و شەڕکردنیدا جا لۆی بەڕاستی ما تەماشا دەکەن ئێستا لە کۆمەلگادا خەڵک کە تەقلیدی چێرانەی خەڵکە کاتۆ هی لاعیبێکی هونەرمەندێکی کەسێکی خراب يعني لو قورة تقليدي دكاتو نا ما دائما خوما اللي رابين وكو مسلمان لساكة تقليديان بكين بله لخرابش ليان دور كم بله خواه پاداش داتو جناب دكتور زور باشي ان شاء الله دتسينا لاي كاغ محمد قصيدەیەک یان تەواشح و سرودێکمان پێشکەش دەکات سەبری ئەیوبم لە کێب و قوربان حمری نوحیم سۆنە بێ چەندم دیتە سوڵتان و شاه نەما لە تەختێ بوون زوودا قەسر و ئەملاک و دەوڵەتێ بزمالاف وحزتي قصر أملاك ودولتي بزمالاف وحزتي دومتي عرضا قسمتك آخر زيجاجل زمينا أي براجيان تاك بزانا حمر الصصال بي الرمان 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 والله قبري تاريخ زو مكانا آخر زقات جزمنا أي براجيان سايق بزانا عمر الصصال بي هرنمان 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 قبري التاريخ زو مكانا آخر زقاج زمينا إمامي من القرآن كعبة يا نوري ساوان محمدي مهربان رسولي خدا يزدان
بان رسولي خذ يزدان نويجا كولا قايدين رونا كرير قايجين نويجا كولا قايدين رونا كرير قايجين يا اخوة زلد بسين لا جرى لك يا عدنان يا اخوة زلد بسين لا جرى لك يا عدنان أرسي وبونا بون كاذنا خوشي دار ويكسر أروى بوني آلو بيت بوني تو يا بيغمبر أروى بوني آلو بيت بوني تو يا بيغمبر إمامي من القرآن كعبة يا نوري سوان محمدي مهربان رسولي خذ يزدان محمدي مهربان رسولي خذ يزدان أرسي أبون كاد والله نخوش دروايك سيار أروى بوني آلو باج بوني تو يا پیغمبر صلى الله عليه وسلم. خوا پاداش داتەوە یاخوا. ڕووی پرسیارم ئاراستەی بەڕێز جەنابی مامۆستا تاهیر بامۆچی دەکەم. دەپرسم ئایا چاولێکەری چ کاریگەری و تەسیرێکی دەبێت لەسەر تاک و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی؟ بەناوی خوا درود و سەڵاوات بۆ گیانی پاکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەو تەقلیدە خراپە ئەو لاساییکردنەوە و شوێن کەوتنە کوێرانەیە تعطیلی عەقڵە، تەجمیدی عەقڵە. یعنی مرۆڤ لە هەموو جۆرە داهێنانێ لە هەموو جۆرە بیرکردنەوەیەک ئەکەوێ. لەبەرەوە هەر لەوێەوە کۆمەلگا لە زەرەرێکی گەورایە کە گەورەترین نیعمەت لە دوای ئیمان و ئیسلام و ئەوانە عەقڵە. خوای پەروەردگار لە حەدیسی قودسی هاتووە بە تۆ ئەمر مەسەلەن واجب ئەکەم و بە تۆ محاسبە ئەکەم و ئەوانە. دا ئەم لاساییکردنەوە کوێرانە هەر لەوێەوە دەرگای عەقڵ و بینین و بیستن و بیرکردنەوە دائەخا. لەبەرەوە ئەوە زەرەری گەورەیە بۆ کۆمەلگا. وڵات بەرەو پێش ناڕوا ئەگەر گەنجەکانمان ئەگەر بازرگانەکانمان سیاسیەکانمان زاناکانمان فێری تەقلید بوون، یعنی وەکو میلی سەعات ژمێر چۆن هەر بە دەوری خۆی ئاسوڕێتەوە لەحزەیەک بۆ پێشوە ناڕوا. لەبەرەوە زەرەری زۆرە. ئەوەی یەک دوو زۆر جار ئێمە لە لاساییکردنەوە ماڵی خەڵک وێرانە بێ لەو بێمەعاشەی کە ئێستا هەرێمی کوردستانی گرتبوویەوە و ئێستەیش بەردەوامە. یعنی لە بەلاساییکردنەوە جاری وایە پیاوێک 2 ملیۆن دینار وەرەگرێ ژنەکەی بە یەک هەفتە لە بازار خەرجیەکە هەمووی ئەڕوا شەو تابە، ینی ئەو بازار ئەسوڕێنەوە بەو سەرمایە. خوا عەلیمە لە ماڵی خۆمان بەیانی لە مزگەوت چوومەتەوە دوای نوێژی بەیانی سەعات 6:30 بووە لە دەرگای دوکان وەستا ئەو مامۆستا ئەو دوکاندارە کەیە دادەوە ڕقەمەکەیتی تەلەفۆنی بۆ بکە. ئەوە تەقلیدە. ئەوە چاولێگەری شتی هەیە لە ماڵ هەیەی لە ماڵ ئەڕواهی تر ئەکڕێ کەواتە لە ڕووی مادیشەوە هەر زەرەرمانەوەکو لە ڕووی عەقڵ و ئەوانەوە. اینجا لە ڕووی عیلم و زانستەوە ئەو غەربە بەچی گەیشتنە ئەوە کەوا ئەو یابانە مەسەن ئەو شوێنانەی تر ئەو داهێنانە بکەن هەر هەمیشە بیرەکەنەوە. لهم قلوب لا يعقلون بها ولهم آذان لا يسمعون بها ولهم أعين لا يبصرون بها. ئیترە ئاەتەکە معلومی جەنابتانە کەواتە ئەم عەقڵە بێ بیری پێ بکرێتەوە، ئەم چاو بێت پێی ببینرێ، ئەم گوێیە بێت پێی ببیسرێ. ئەگەر ئەمانە نەبوو وەکوایە کابرا چاوی خۆی بنوخێنێ و دەستی با بە دەستێکێک بڵێ ڕامکێشە. ئێستا ئەمڕۆ بەڕاستی ئەم کۆمەلگای مرۆڤایەتی بە تایبەتی شەرقی ئەوسەد بە تایبەتی تریش ناو کوردستانی خۆمانە ئەم دەردێکی زۆر پیسە. بۆیە مامۆستا خالید حەدیثی ئیمعەکەیان هێنا هەردووکیان جەنابیان بەس کەلیمەیەکی تایە لە ئەخیرەوە باشە ئەڵێ وەکو ئیمعەمە بن بڵێن ئین ئەحسەنە الناس وأحسننا وإن أساءوا أسأنا ولكن وطنوا أنفسكم. تەوتینی خۆتان بکەن، ینی باجێ پێتان دیار بێ دامەزراو بن. باکی وەکو مامۆستا سەربەست باسی بازاری کرد کە پێغەمبەری خوا چووە مەدینە بازارێکی تایبەتی دروست کرد بۆ مسلمانە. مسلمان ئەبێ
ڕاوبۆچوونی خۆی هەبێ سەرنج و تێبینی خۆی هەبێ وردەکاری خۆی هەبێ ئەو شتانەی ئێمە لە زانە گەورەکانی خۆمان ئەیبیسین مەسەرەن ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ کە کتێبی ڕیسالەی نووسیوە لە علمی ئوسولی فقه ئەڵێ یەکەم جار نووسیم وتم هیچ غەڵەتی تیانێک کە پیاچوونەوەم کرد غەڵەتێکی زۆرم لە خۆم گرت ئەڵێ وتم ئەم جارە وای نووسم هیچ غەڵەتی تیان نەبێت ئەڵێ جاری دووهەم غەڵەتم لە هەمی تر زیاتر بوو سبحان الله جاری سێهەمیش هەر تایە بوو وتم بەس یەک کتابەیە لا ئەتی الباطل من بين يدي ولا من خلفي تنزيل من حكيم حميد ئەوش کتێبی خوایە الله پیاچوونەوەکانی گەیاندوێتی قەناعەتێ بەس ذاتی خوا تەواوە بەس کتێبی خوا تەواوە ئەمە بیرکردنەوەیە ئەمە ئیمعین نییە لەبەرەوە بەڕاستی لە سیاسەتە باش ئیسە زۆر کەسەیە مەسەرەن باوکی بەڕێگەیە کار ڕۆشتووە ڕێک بۆی دەرکەوتووە ڕێگەکەی باوکی غەڵەتە بەس ئەڵێ ئێمە آخر من کوڕی ئەوەم و کوڕی ئەوەم و هەر ئەڕوا لەسەر ئەو ڕێگە غەڵەتە لە فەنە لە هونەرە یعنی باوکی گۆرانی بێژ بۆ ئەمیش دەبێت باوکی ڕقسی کردو ئەمیش ڕقسکە چ عەجەبە ئەوە بە پێچەوانەی شو زۆر جار ئەڵێ مامۆستا کوڕەکانی تۆ چەندیان مەلایە وەڵام وەڵا ئەلحەمدولیلا هیچ کامیان مەلانین ئەڵێ بۆ ئەڵێ حەزرەتی عومەر فەرمی ئەگەر خلافەت باش بێ تا کوڕە و کوڕنەوەی من بەسێتی منیش باش بە حاڵی خۆم واڵێن عنی بۆ نییە دیفاع لەوە بکەم بڵێن با کوڕی مەلا نەبێ بم بەس کوڕی مامۆستا بۆ نابێ بە مەلا چونکە باوکی ئەبینێ بەختی خۆی چەند بێ ناز بوو لەناو خەڵکا چەند عەزیەتە کێشێ شەو ڕۆژی نییە ئەوەی نییە ئەڵێ بەخوا بە ڕێگەی بابمان ناڕۆم هەرگیز ئەمە تەشجیع نییە بۆ ئەوەی ڕێگەی مەلایەتی نەگرن ئەبێ خۆی حەزی لێ بکە بە زۆر نەیکەین بەوە لەبەرەوە ئەو تەقلیدانەی کە ئەوە ئەمڕۆ ئەیبینین ئێمە لاسایی هینمان کردو چەند ساڵ ئەم کوردە لاسایی ڕووسیای کردو ئەیانود ئەگەر لە ڕووسیا باران بارێ خەڵ لێرە لە کوردستان چەتری هەڵەدا تەقلیدەکە ئەوە نەکوێرانە بوو حب بۆ ئەو فکرە وەڵا وازمان لەوەیە نار لامەداوە لای ئەمریکا وازمان لە ئەمریکای ناوی سایکەین بە سۆشیال دیموکرات ئەوروپا و چیچوان کاکە ئەمە ناڕوە ئەبێ بیرکردنەوەیەکی لەگەڵا بێ بزانی سەری ئەم مەجلیسە و ئەم مەخلوقە لەکوێوە دەرەکەی کۆڵانێکی داخراوە ئەو سەری مەی بە بۆ کۆڵانە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه وعەلەیکم السەلام خوا پاداشتا تۆ جەنابی مامۆستا بەڕێز مامۆستا حەسەن بوسکێنی پردێک لەو پردانە یان پەنجەرەیەک لەو پەنجەرانە جیهانگیری و عەولەمە و بە شێوەیەکی گشتی وردەکاریەکانیشی سۆشیال میدیایە و باقی بابەتەکانی تر چ کاریگەریەکیان هەیە بۆ ئەوەی کەوا چاولێکەری بەربڵاو بێت بەو شێوازەی کە ئێستا هەیە بسم الله الرحمن الرحیم ئێمە دەبێت ئەوە بزانین کە بابەتی چاولێکەری و لاساییکردنەوە پرۆسەیەکی هەم تەعلیمیە هەم کۆمەڵایەتیە بەڵێ زۆرترین کەس کە تەقلید و لاسایی دەکاتەوە مناڵ هەموو فێربوون تعلیمەکە لەرو لاساییکردنەوەی لە دوای ئەوە بە پێی علمی با بڵێن کۆمەڵناسی هەرزەکارەکانن زۆرترین شوێنکەوتون لاساییکردنەوەیان هەیە بە دەرەجەی سێم ئافرەتانن بە دەرەجەی چوارەم پیاوانن دا معنای ئەوە نییە کە تەقلید هەمووی خراپ بێ معنای ئەوە نییە کە هەمووی چاک بێت ئینسان هەر تەقلید دەکات ئینسان هەر کاریگەرە بە کەسێک یان بە مەزهەبێک یان بە تیۆرێک یان بە سیستەمێک یان بە شتێک ئەو تەبعی ئینسانە بۆیە خوای گەورە بۆ زەمانی پاراستنی ئێمە باشترینی مرۆڤەکانی کردە بۆ قودۆ پێشەنگ و پێشەوا بۆ ئێمە بۆی ئێمە کە هەر کاریگەرین بە شەخصێک بە ئەنزیمەیەک بە شتێک با کاریگەریەکەمان لە ڕوویەکەوە بێت کە جێگای شانازی بێت بۆیە بە دڵنیایی بە هیچ پێوەرێکی دنیا و قیامەتی بۆ ئێمە کەس لە ڕەسوڵ الله ئەولاتر نییە صلی الله علیه وسلم بۆیە سەرکەوتووترین مرۆڤ باڵاترین مرۆڤ خاوەن زۆرترین گۆڕانکاری لە ژیانە کردبێتی ڕەسوڵ الله عەلەیهی سڵات وسەلام لە دنیادا لە قیامەتیشا کەس مەرتەبەی لەو گەورەتر نییە بۆیە لەقەد کان لەکم فی ڕەسوڵ الله ئوسوەة حەسەنە پێغەمبەرش لە خۆی ڕوونێهێناوە خوای تارەکە باسی هەژدە پێغەمبەر دەکا عەلەیهیم الصلاة والسلام دەفەرمێ ئولئیکە الذین هەدى الله فبهداه مقتدی بۆیە پێغەمبەرە هەموو یەک ڕێچکەیان گرتووە بۆیە هەڵبژێرلاوی خوددان بەڵام ئێمە بۆ ئەوەی کە نەکەوێنە ژێر کاریگەری عەولەمە وەکو چۆن لە بیر و باوەڕا دەبێت سەرچاوەکەی خاوێن بێت دەبێت عیبادەت کاریگەرێکی قوڵ بێت دەبێت ئەخلاق پەسەندکراو بێت
مرۆڤایەتی لەسەری متتەفیق بێت چونکە چوار پابەندی ئەخلاقیمان هەیە، چوار پابەندیمان هەیە. یەکیان دینە، یەکیان یاسایە، یەکیان نەریتە، یەکێکیان ویژدانە. شریعەت هەر چواری بەکارهێنا بۆ ئێمە پابەند بین. بەڵام لێرەیە بۆچی خی گەورە ناوی لە ئێمە ناوە لیتەکون و شۆدا عەلە الناس. ئومەتی شاهید کە قەرارە شاهید بێن نابێ چۆن کەوتوی خەڵک بێت. خەیرە ئومەتین نابێت تەقلیدی خەڵک بکاتەوە. إن هذه أمتكم أمة واحدة بشك خلق أغيب يا مناوي أمتي واحدة بين بوي زور قرين قال القرآن نزكين نود جار يا أيها الذين آمنوا دباربوتو كمعنى كلمة دباربون ولا قرآن هرنية عرب ضلي الأصل في كلامي التأسيس لا التكرار أقل كلامي خلق وابل كلامي خلق دباربون وهرنية بلان من هم زر ظلم لا تفسير ما أتى ظلم يا أيها الذين آمنوا كنوزروا دائما دكات أو أوامريك بإيمي دكا أو أمريان مكوني إيمان يا مكملي إيمان يعني إيمانك ببيئة بيقنايا ببيئة كاملنا به يعني أو نهي كلمة عندك يعني نقض إيمان نقص إيمان يعني إيمان هذا الشيء يعني إيمان نقصان دكا زاور أمتك خاوني أمنها صيبه خاوني أمر ما يبي خاوني أم تعليم به قال تعالى نقول تقلدوني قال فرموا اتبعوا ما أنزل إليكم من ربكم لقد كان لكم في أسوة حسنة اتساء اقتداء بلان اقتداء إيما لسال أساس التفكر بيركرنا ويبويا مزموم تنكت أو كسي كبيرنا كاتو أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها بعقل لزهان ما كاكا لو كانوا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير أو كذا بدي فرموي زماني أو كإيما لنا الدنيا عولمية جيج نخوين هموشتيك ببازار نكري وبعولما نكري بتايبتي بو إيما دين أخلاق عبادات وسراستي وخو بزرنا كردن ودروس كردني حزارة شارازي كردن برا بردو ولا تسلق في السفري غيري خو من باريز رابين أما الزماني باريزران لجيهانجيرية بو أوي هموشتك نبتكالا خب پاداشتاتو جناب مامۆستا دێمە لای جنابی مامۆستا ئیبراهیم کەرکوچی پرسیاری ئەوە دەکەم کەواتە مامۆستایان بە شێوەیەکی گشتی ئەوەیان بۆ بەدەرخستم و ڕەنگە بۆ بینەرانیش کەوا چاولێکەری دوو بەشی دەبێت بەشی باشە و بەشی خراپە جا ئەو پرسیارە بە لە جەنابت بکەم ئایا هەموو چاولێکەریەک خراپ و زەمکراوە ئەگەر وانە باشەکەی چۆنە و ئێمە چۆن تەقلیدی باشەکان بکەین و خراپەکانیش چۆن خۆمانی لێ بپارێزین. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. خوای گەورە پاداشتی مامۆستایانی بەڕێزم داتەوە بەڕاستی مامۆستا بەڕێزانە لە ئەسنایی قسەکانیان فەرمایشتەکانیان ئاەتەکانی خوای پەروەردیگار و فەرمایشتەکانی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام ئاماژەیان تەقریبەن بە هەردوو جۆرەکە کرد بەشێکش لە مامۆستایان هەر بە سەراحەتەن دووبارەیان کردەوە و باسییان کرد بە زەمنم ئاەتی خوای پەروەردیگار کە دەفەرمیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمیە لە ئاەتەکە یان دەفەرمی خوای گەورە وأمرت أن أكون من المؤمنين وأن أقم وجهك للدين حنيفا ولا تكونن من المشركين لەبەرەوەی خوای پەروەردیگار ئێمە وەکو کۆتا ئومەت وەکو کۆتا پێغەمبەریش کە پێشەوا ئێمە کۆتا پێغەمبەری سەر ئەم زەویەیە بەڕاستی ئومەتێکین دەبێ پێشەنگ و پێشەوایەکمان هەیە پێویستمان بە لاساییکردنەوەی هیچ کەسێک نییە وەکو مامۆستا فەرمووی کە خوای گەورە دەفەرمی وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە یان خوای گەورە لە ئاەتێکی ترا دەفەرمیەوە قەد کانت لەکم ئوسوەة حەسەنەة فی ئیبراهیم والذین معه واتە لێرە قسمی یەکەمیان بەشی یەکەمی لە لاساییکردنەوەیەکی چاک و باش و مەمدوحە و جائز و ڕێگە پێدراوە ئەویش لاساییکردنەوەی سەرجەم پێغەمبەرانی خوایە عەلەیهیم السەلام و شوێن کەوتوانی پێغەمبەرانی خوا و عولەما و زانایانی ئیسلام بەڕاستی جێگەی داخە کە ئێمە ئومەتێکین یعنی وەکو مسلمان کە خاوەنی 124,000 پێغەمبەر بین خاوەنی 140,000 سەحابەی پێغەمبەری خوا بین خاوەنی ئەم هەموو عولەما و زانا و کەڵە پیاوە گەورەیە بین بچین لاسایی نەخوێنەوارێک بکەینەوە حاشاکم لاسایی
کەسێکی دۆڕا و بێعەقڵ و بێهۆش و خۆفرۆش بکەینەوە ئەمە جێگەی داخەلە بۆ ئومەتی ئیسلام. بۆیە ئومەتی پێغەمبەری خوا ئومەتێکە پێغەمبەران عەلەیهیمو السەلام لە لووتکەدانە، لە عەقیدەیە، لە عیباداتە، لە ئەخلاقە و شوێن کەوتوانی ئەوانش لە ئەسحاب و لە عولەما و زانایانی ئەهلی ثیقە و متمانەی ئێمە. بۆیە بەڕاستی مسلمان بە پیا و بە ئافرەت و بە گەنج و بە خێزان و بە هەمومانەوە نابێت لاسایی هیچ کەسێک لە غەیری پێغەمبەرانی خوا بکەینەوە. واتە هەر لاساییکردنەوەیەک لە عەقیدە و بیر و باو ڕابێ، و لە عیبادەت و خواپەرستیەکاندا بێ، و لە ئەخلاقیات و ئاداب و سلوک و هەڵس و کەوتا بێتن، و لە غەیری ئەوانش حتا لە معاملات و کڕین و فرۆشتنەکانشماندا بێ کە زۆر شت هەیە ئێمە نابێ وەکو ئەوان بکەینەوە. حتا لە بەکارهێنانی هەندێک گوشەیە وەکو مامۆستا فەرمووی لە بەرگ و لیباسەکانمانە کە پێغەمبەری خوا لەعنەتی کردووە لەوەی کە پیاوێک بەرگی ئافرەتێ لەبەر یان ئافرەتێک بەرگی پیاوێک لەبەرکاتن. بۆیە سەرجەم هەموو ئەو تەقلیدانەی کە مەمدوحە و جائز و ڕێگە پێدراوە ئەوەیە کە دەبێ ئینسانی مسلمان لە هەموو شتێکا وەکو پێغەمبەری خوا فەرمووی صەلوا کەما ڕەئەیتمونی وصەلی، چۆن نێژەکەمان لە بیدە ئەڵڵاهو ئەکبەر یەکەمە دەستمان وەکو پێغەمبەری خوا دادەنین هەتا سەلامە دەینەوە بزانین پێغەمبەری خوا چی کردووە. واتە ئێمە ئەکرەمەکوم الله لەگەڵ مەجلیسەکە و ناو مزگەوتەکەیە کە دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە پێشەنگ و پێشەوامانە لە سەراوە، واتە لە ناو شوێنی مەرافقەکانەوە هەتا وەکو دەگاتە سەر حکمی و کورسی دەسەڵات ئێمە لە هەموو شتێکا دەبێت لاسایی پێغەمبەری خوا و سەحابەکان و عولەما و زانایان بکەینەوە کەمە واتە ئەمە گەورەترین قودوە و پێشەوە پێشەنگێنە. ئەمە مەمدوحە، ئەوە سوپاسکراوە و ئەوە پێویستە بیکەین. بەڵێ هەندێکیش بەشی دووەمیش ئەگەر باز بکەین، بەشی دووەمیشیان کە ڕووە خراپەکەیەتی کە مەذمومە، کە خراپە، کە حەرامە، کە محەڕەم و ڕێگە پێنەدراوە بەڕاستی لاساییکردنەوەی شەیطان و شوێن کەوتوانی شەیطانە بەڕاستی لە هەموو شتە خراپەکاندا ماوەستا. یعنی الشەیطان ولا تتبعوا خطوات الشەیطان، هەرچی شتێک هەنگاوی شەیطانی. بۆی ئاەتەکە فەرمووی ولا تكونن من المشركين، واتە مسلمان نابێ هیچ شتێکی وەکو مشریکان بێتن، نابێت لە هیچ شتێکا وەکو شەیطان وابێتن. ولا بۆ پێغەمبەری خوا دەفەرمێ بەدەستی چەپتان مەخۆن، بەدەستی ڕاستان بخۆن، چونکی پێغەمبەری خوا بەدەستی ڕاستی خواردو شەیطانیش بەدەستی چەپ دەخواتەوە. واتە نابێ مسلمان لە هیچ شتێکا لاسایی شەیطان بکاتەوە، لاسایی کافران بکاتەوە، مەجوس و ئاگرپەرستەکان، یەهود و نەساڕاکان، لە هیچ شتێکا. پێغەمبەری خوا دەفەرمێ لە چەند فەرمودەیە خالف المەجوس، خالف اليهود، خالف النصارى. لە باسی ڕیش و سمێڵمانە دەفەرمیە جوز الشوارب وأرخ اللحى وخالف المجوس، سمێڵتان کورتکەنەوە ڕیشتان بەردەنەوە، ئەنجا دەفەرمیە پێچەوانەی ئاگرپەرستەکان بکەن. واتە یعنی ئێمەی مسلمان لاساییکردنەوەیەک چۆرانە وەکو مامۆستا فەرموویان تەقلیدێکی ئەعما و نەزانانە و جاهیلانە لە بۆ کافران و بێباوڕان و خوانەناسان لە هەر بوارێکێ لە بوارەکاندا بەڕاستی چ پیاو بیکە، چ ئافرەت بیکە، چ گەنجەکانمان بیکە، هەر کەسێک بیکە، بە تایبەتیش کە ئەوەی پێغەمبەری خوا زۆر تەرکیزی لەسەر کردووە جوولەکە و نەسارایە، واتە گاورەکان و مەسیحیەکان و ئاگرپەرستان و بێباوڕان و خوانەناسان، مشریکینیش هەموو کەسێکی عەلمانی و بێباوڕان و خوانەناسانی جیهان ئەمڕۆکە نابێ مسلمان بە هیچ جۆرێک لە هیچ شتێکە تەقلیدی خوانەناس و کافران و بێباوڕان بکاتەوە، ئەو کاتە دوور دەکەوێتەوە لە مەنهەجی ڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. جەنابی مامۆستا ئیبراهیم، بەرنامەکەمان خەریکە کۆتایی پێدێت، بەڵام دوا وتە دەدەمەوە مامۆستایان جەنابی مامۆستا خالید گەردی، ئەگە هەر لەسەر چاولێکەری جەنابت کۆتا قسەی بکەیت. مەقولەشی عەرەبی هەیە دەڵێ قلد الغراب مشية الطاووس فنسي مشيتها ومشيته. سبحان الله. ڕێقە لە ڕەش چاوی لە ڕۆیشتنی تاوسی کردەوە، ڕۆیشتنی خۆشی لەبیر کرد ئیویش فێر نەبوو. ئەمە زۆر جاری وایە تەقلیدی غەربەکەینەوە، بەڵام تەماشا دەکەی لە شتە باشەکان نا، ئی خۆشمان لەبەر لەدەستدایە بەها ئەخلاقی و جوانەکاندا شتی باشی ئەوێندەریشمان نەهینایە. بۆی دەڵێ مامۆستایەک لە مامۆستاکانمان صحیح بوخاری دەگوتەوە، گەنجێک بەوێدا تێپەڕی تەعلیقی لێدا، گوتی مامۆستا خەڵک چوە سەرمانجێ تو هەر صحیحی بوخاری دەڵێەوە، گوتی کوڕم بەتونە لەگەرمە فێرە صحیحی بوخاری بوو نە لەگە عالەمێش توێ سەرمانجێ ئەتوە هیچ نەکرێت چانی ئێمە جوز ئێک شتێک دەکەن. جا لۆی بەڕاستی لاساییکردنەوە عمومەن ئینسان وەکو ئەحکامێکی شەرعیەکە تەماشا بکە، حتى ئەو لەفزەی کە تو لاسای خەڵکی پێ بکەوە گوناحە، بە شێوازی تەمثیلیە بی، بە شێوازی شتێک بی لاساییکردنەوەی خەڵک لە ئەحکامی شەرعیدا زۆر جاری وایە لە هەندێک شتێ گوناحە ئینسان خۆی لێ بپارێزێ کە زانی ئەو شتە حەرام. خوا پاداشداتەوە. بەڕێز جەنابی دکتۆر سامی.
بەڵێ حقت بابەتی لاسایکردنەوە بابەتێکی زۆر هەستیار و گرنگە و ئەم لاسایکردنەوە چێرانە زۆر خەتەرناکە. زانایانە فەرمونون خەتەرترین ترسناکترین ئافەت لە بۆ مجتەمەع و کۆمەلگا مەسەلەی لاسایکردنەوەی کوێرانەیە. لەبەرەوەی چونکە جارێ وەکو کەسەکە خۆی ئەگەر لە ئەساسی تاک یعنی تەماشا بکەین ئەو ئینسانەی لاسای ئەکاتەوە هەویەی خۆی بەتایبەتی وەکو مسلمان هەویەی مسلمانەتی لە دەست ئەتا زایع ئەبی و لە هەمان کات کە ئینسان با بڵێن لاساییەکە کاتەوە خۆی ئیعترابەوە ئەکە خۆی کەمترە لە بەرامبەرەکە یعنی المقلد ئەدوەن من المقلد هەر خۆی یعنی ئەترافە بەوەی و دوایە عەقڵەکەی مەسەلەن بیرکردنەوەکەی تەسک ئەبیتەوە جامید ئەبی بە کاتێکا کە ئیسلام حتا بابەتی دین بابەتی مامۆستایان باسییان کرد بابەتی مەسەلەن ئیتیباع لاسایکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرچەندە لە وەکو مصطلحە شەرعیەکە تەقلید لە بۆ پێغەمبەر بەکار نایە صلی الله علیه و سلم ئیتیباع بەکاردێت چونکە فەرقێ لە بین ئیتیباع و لەگەڵ تەقلیدە حتا سنت مەسەلەن یان قودوە یان ئوسوە حتا مەسائل عقیدە مەسەلەن چونکە هەموو ئەمانە ئەفەرمێ لەسەر ئەساسی علمەوە حتا ئەگەر بمعنە اتباع بێ لەسەر ئەساسی علمەوە بیت فاعلم أنه لا إله إلا الله حتى صلوا كما رأيتموني أصلي أبي عن علمەوە بی خذوا عني مناسككم هەموو ئەمانە اینجا لە ڕووی با بڵێن وەکو دەوڵەت و دەسەڵاتیش یعنی با بڵێن هەر دەسەڵاتێک یان دەوڵەتێک ئەگەر هاتوو لاسایکردنەوەی با بڵێن پەرەی پێدا ئەو دەوڵەتە بەرەو دواوە ئەچین و ئەبیتە پاشکۆ لە بۆ پاداشداتەوە جەنابی دکتۆر بەڕێز مامۆستا حەسەن کۆتا قسەی جەنابەت ئەو کەسێک کە تەقلیدی کوێرانە دەکات بە نەزانی دێکا هیچ متمانەیەکی بەخۆی نییە بە دینەکەی نییە بە منهەجەکەی نییە بە ڕابردووەکەی نییە بە پێچوانەشە زۆر سامە بە بەرامبەرەکەی ئەوە بخۆ لە خۆیدا خۆ دۆڕاندن و خۆ بزرکردنەکەواتە لاسایی بەو معنای خراپە دەبێتە خۆ بزرکردن و شوێنکەوتنی غەیر ئەوەش بە زەڕی دنیا و قیامەت بۆی دەشکێت. خوا پاداشداتەوە بەڕێز مامۆستا جەنابی مامۆستا ڕزگار فەرموو. ئەسڵ لەو ئومەتە لە ڕووی عیبادەت و لە ڕووی پەرستشەوە ئیتیباعە لە ڕووی دنیاوە داهێنانە بە حقیقەت کەسی مسلمان شوناس و هەویەی خۆی لە دەست ئەدا ئەو کاتێک کە لە دین داهێنان بکە بەڵام لە دنیاەکەدا ئیتیباع و شوێنکەوتە بکات. خوا پاداشداتەوە بەڕێز جەنابی مامۆستا تاهیر فەرموو. ڕجاکەم باواز لە تەقلیدی کوێرانە بێنین تۆزێت چاومان بکەینەوە ئەم لاولای خۆمان ببینین سەیری سەلەفی ساڵح و پێغەمبەران بکەین بۆ ئەوەی حاڵمان لەمە خراپتر نەبێ. وەسەلام. وعليكم السلام. بەڕێز جەنابی مامۆستا ئیبراهیم. مامۆستا لاساییکردنەوە مشابهة يعني تقليد تورث نوع مودة ومحبة وولاء لغيرنا بەڕاستی کەسێک کە لاسایی کەسێک کە کاتەوە زیاتر خۆشەویستی و وەلا و محەبەتی بۆ دروستە بێ بۆیە ئینسانی مسلمان نەهی لێکراوە لەوەی کە مشابهەی تەشەبوه و تەقلیدی کەسانی بێباوەڕ و خوانەناس و کافرەکان بکاتەوە لە بۆ ئەوەی کە خۆشەویستی و وەلا و بەڕایی لەناو دڵا بۆ دروست نەبێت کە خوای گەورە دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. خوا پاداشتان بداتەوە. زۆر سپاس بۆ تەواوی مامۆستایانی بەڕێز و هەروەها کاک محەممەدی قورئان خوێن و سرود بێژ. بەڕێزان و خۆشەویستان بەو هیوایەن کەوا سوودمان لێ وەرگرت بێت هەموو لایەکمان تاوەکو ئەڵقەی تر و بابەت و تەوەری تر لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانی تر بەخوای پەروەردیگارتان دەست پێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.